بە دەستڕێژی گولە دوو گەنج لە هەڵەبجە خەڵتانی خوێنکرا. سێ گەنج لە هەڵەبجە لەلایەن کەسێکی دیکەوە دەستڕێژی گولەیان لێکرا و دوانیان گیانی لەدەستدا و کەسێکی دیکەش بە سەختی بریندار بوو. بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگاری هەڵەبجە ڕایگەیاند درەنگانی شەوی ڕابردوو با دیاریکراوی کاتژمێر 3 شەو لە بەردەم ماڵێک لە گەڕەکی فەرمانبەرانی هەڵەبجە کەسێک با ماتۆرسکێڵ دێت و دەستڕێژی گولە لە سێ گەنج دەکات. سەرنجام دوو لە گەنجەکان گیانیان لەدەست دەدەن و ئەوەی دیکەش بە سەختی بریندار دەبێت و ڕەوانەی فریاکەوتنی سلێمانی دەکرێت. دوو گەنجە کوژراوەکە ناویان شکۆ و شاکارە، تەمەنیان لە نێوان 18 بۆ 20 ساڵ دەبێت. گوتەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجەش دەڵێت دوو گومان لێکراویان با بڕیاری دادوەری لێکۆڵینەوە با مادەی 406 دەستگیر کراون. تاوەکو ئێستا هۆکاری کوژرانی ئەو دوو کەسە ئاشکران نەبووە، هەرچەندە پۆلیس ئاماژێ بەوە کردووە کە پێشووتر دەمەقاڵەیەکی بچووک لە نێوانیاندا دروست بووە، بەڵام نەگەیشتۆتە حاڵەتی شەڕ و ئاژاوە.